ئەگەر بمانەوێت ئاشنابین بە فەرهەنگ و مێژووی هەر میللەتێک دەبێت فیلمەکانیان ببینین. لە پرۆژەی فەرهەنگسازیدا سینەما پێداویستێکی حتمیە، لەبەرەوەی فیلم و سینەما تەنها ڕووداوەکان پیشان نادەن و نایانجێڕنەوە، بەڵکو کاری سینەما گەڕانە بەدوای ئەو پرسیارانەی پەیوەستن بە شوناس و ڕابردوو داهاتووی هەر میللەتێکە. گەلێکی وەک ئێمەی کوردیش نابێت پشتگوێی بخەین. لە وڵاتە پێشکەوتۆکاندا سینەما هەمیشە بەشداریەکی بەرچاوی هەبووە لە دروستکردنی تاکی تەندروست و خاوەن ئیرادەی نەتەوەیی و کۆمەڵگەیەکی هۆشیار. هاوتەریب سینەما جگەلەوەی هونەرێکی گەورەیە، پیشەسازیەکی بەهێزیشە بۆ سەرخستنی ئابووری وڵات. دروستکردنی ئەم بەرنامەیەش هەوڵی ئێمە دەبێت لە پێناو پۆلێنکردن و بنیادنانی فیلم و سینەمای کوردی. من سەروەر محەیدین. سڵاو ڕێز، فەرمون لەگەڵ ئەڵقەیەکی تری پرۆگرامی سینەما 24. بۆ ئەم بەرنامەیەش میوانداری زۆر بەڕێز مەمەد ئەکتاشمان کردووە. کاک مەمەد بەخێربی. سەرچاپە. محەممەد ئەکتاش لە ساڵی 1966 لە باکووری کوردستان لە شاری ئیدر لەدایک بووە. محەممەد ئەکتاش وەک نووسەر و پرۆدوسەر کاری کردووە. کۆمپانیای میتۆس کۆمپانیایکی کوردیە و بارەگاکەی لە ئەڵمانیایە، لە هەرێمی کوردستان، باکووری کوردستان و ئەڵمانیا کاری بەرهەمهێنانی فیلم دەکات. سێجار وەک باشترین پرۆدوسەر بۆ فیلمەکانی بەر لە بەفربارین، پیرەوەریەکانی سەربەرد و ڕەشەبا لە جیهانی عەرەبی خەڵات کراوە. دووجار خەڵاتی ڕێکخراوی یونسکۆی بەدەستهێناوە، وەکو نووسەریش توانیوێتی خەڵاتی باشترین فیلم بۆ فیلمی بیرەوەریەکانی سەربەرد لە فستیڤاڵی ئەنتالیا بەدەست بهێنێت. فیلمی هاشم زەمان نامەیەک بۆ پاشا خەڵاتی باشترین سناریۆی لە ئینستیتیوتی نەروێجی وەرگرت و خەڵاتی باشترین فیلمی لە یوتیوبەری بەدەست هێنا. بەگشتی محەممەد ئەکتاش بۆ فیلمانەی خۆی بەرهەمی هێناون زیاتر لە 40 خەڵاتی جیهانی بەدەست هێناوە. محەممەد ئەکتاش لەگەڵ باشترین دەرهێنەرە کوردەکان کاری کردووە، لەوانەش بەهمەن قوبادی، حوسێن حەسەن، شەوکەت ئەمین، سەهیم عومەر خەلیفە، سۆلین یوسف، هاشم زەمان و کۆمەڵێک دەرهێنەری دیکە. هەروەها لەگەڵ دەرهێنەرە بیانیەکانیش وەک جان فرانکۆ ڕۆسی، سێرجیۆ ترێفاوت، هێندریک فێرز و پێتر ئۆت و ماریا کەبەڕاڵ کاری کردووە. کاک مەمەد، ئەمەوێت لێەوە دەست پێ بکەم کە سەرەتای کارکردنی تۆ لە سینەما و فیلمە وەک سینارست دەست پێ کردووە، دواتر وەک بەرهەمهێنەر و خاوەنی کۆمپانیا. ئەمە گرنگیەکەی چییە؟ زانی سینەمادا هەموو تشت بە چیرۆک دەست پێ دەکە، بە ستۆری دەست پێ دەکە. ئەگەر چیرۆکێکە دروست، ستۆریەکی دروست تو ئەو نێکی یانی تو خاریتەکە خەلەت دەست ئەوی شادێکی بۆ من گەلک مهم بوو ئەس پێشیاد جدی دەستی کاری سینەما بکەم، سەناریۆ فێم بکەم، چیرۆک فێم بکەم، کا ببینم کا چه دکارە سینەمادا ئیش دکە چ ناکە، کیجان چیرۆک بۆ فیلمێک دروستە، کیجان نەدروستە. هەڵبەت دەما زۆر گرنگە کە تەنها خاوەنی کۆمپانیای بەرهەمهێنانی فیلم تەنها ینی خاوەن نەبێ و پارەی نەبێ، تێگەیشتن لە فیلم و سینەماکە خۆی ئەمە گرنگیەکی زۆر باشی هەیە. ئەو کاتە تۆ فیلمێک هەڵەبژێریت کە بابەتێکی سەرکەوتوو بێن. جایە بەسەرەوەی کە جیاوازی کارکردن لە نێوان ستاف و دەرهێنەری ئەوروپی و کوردیە. دەکارم بێژم جیاوازی گەلەکە، ینی کورد ئەم ملەتێکی هەستیارن، هەستی زۆر کار دەکەن و دەرهێنەرێن کوردی زۆر بە هەستی گەلک تشتا بە شەخسی واردەگرن و کار دەکەن. ئەوروپی ئەو دەرهێنەرێ من گەلوان حتا ناوەک پرۆدوسەر کار بێتر مانتقینە، یعنی هەستی وان نایە پێشە کاری وان و سینەما ئەوروپا پلانی زۆر مهمە، یعنی تو هەر بەرهەم پەی بەرهەمێکی
دبي برهم ريزي هبه دبي بلان هبه دبي او هبه يعني تايم قال لك مهمه افتشتانا سينما ايما ده كردي ده قال لك جارات تبير كرن هل سرو بابتا بو پێی کە تۆ کارێک لەگەڵ هەم کوردستان و دەرهێنەرانی کوردستان و فلمسازانی کوردستانە کردووە هەم لەگەڵ ئەوروپیەکانیشە و خاوەنی کۆمپانیایەکیشیت بله ئەو بابەتانە چین کە بکرێن بە فلم و بینەرێکی زۆر باشی ئەبێت هەم لە کوردستان و هەم لە دەرەوەی کوردستان تایبەت کامپانیە من میتۆس فیلم فۆکسی ئەو ڕۆژلاتی ناوەڕاستە یانجی سینەمای کوردیجی دikarim bêjim بەس ئێمە کامپانیەکی وەک کامپانیەک ئالمانی ئەوروپی gelek derhenere kar dikin taybet derhenerin Alman yancı Kurdê li Almanya dayık bûne mesela misal wek Hüseyin Tabak yan Solîn Yusuf ew xwe xelqa ew ê dihokê gel wan derhenere min taybet bu televizyona Arta ya televizyona Fransî û Almanî filmê beşa drama me kar kir gel wana mecmueyek film me drust kir her wiha derhenerin Almanyê wek Peter Ot mesela ser Daişê me vê derê her dihokê me filmek çêkir 4 sal berê dîsa derhenerekî nav û deng yê İtalî Gianfranco Rosi hat vê derê me filmek hem rojava hem vê derê me drust kir yani riskê wê zêde ne bes sînema xwe karekî gelek komplîke karekî em bêjin ne wek edebiyat e edebiyat tiştekî şexsî ye tu wextê romanek dinivîsî çîrokek dinivîsî hewcedariya te sed kesî nîne yani parayekî mezin nîne tu bes bo jiyana xwe mêzek û ew kompîterek te pêwîst e bes sînema gelek tişt pêwîst e ڕاستە یەکێک لە کارەکانت فیلمێکی داکمنتەریە لەسەر دەرهێنەری گەورەی کورد کە خۆت وەکو باوکی سینەمای کورد ناویەبەی دڵمازگونەی بەێ حەزەکەم لەبارەی ئەوەوانێ قسە بکەیت چونکی لە چەند شوێنێکە کە قسەت کردووە زۆر هەستەکەم کاریگەری یان کاریگەری سینەمای ئەڵمازگونای ئەگەر وەکو ڕۆحیش بێ و خۆشەویستیش بێ لە تۆیان هەیە بحقیقت اگر یلماز Güney nebiya min xwe nedibûm sînemakar û gelek sînemakarên Kurd jî sînemay Kurdî bi zindan dayîk bûye yani eger kur mirov jiyanê Yilmaz Güney binêre mesela filmê Yol Rê filmê em bêjin Mêgel sürü evana filmê herê gewreyê Yilmaz Güney ne yan filmê arkadaş. Em bêjin ev filmana giş Yilmaz Güney di zindandan senaryoyê wan nivîsandiye heta prova kiriye. Gel ektera kar kiriye. Yani eva ne tiştekî tesadüf e. Yani sinema Kurdî ser trajediya Kurdî ew biye, mezin biye. Ser birînên Kurda mezin bûne. Yani sinema Yilmaz Güney ez dikarim bêjim heta îro hiç derhênerekî Kurd nikaribiye ew bike. Yek gavek derbas bike. Yani binêre 30-40 sal derbas bûn. Çend nifşê nû hatin. Gelek derhenerên Kurd em bêjin Avrupa xandin, Amerika, İran, Türkiye nizam çi bes nikarin warne wê asta filmê Yilmaz Güney sînema Yilmaz Güney bi giştî heqîqeta Kurda bû. ڕاست Jiyanê Kurda belgeyî dikir. Ji bo wê jî karaktera filmên Kurdî dokumenteriye. Yani kîjan filmê Kurdî binêre tu tê bibînî ser sînor û qaçaxçî û nizam perçebûyîn û gund zordestiya devletên dagirker li ser Kurda ser gundê Kurd ser mirovê Kurd zulm û zordariya jinên Kurd ev hemû tişt sînema Yilmaz Güney'de heye. Yilmaz Güney mesela filmeke wî heye hudutların kanunu Türkiye dibêjin kanûna sînora.
هی دەستپێکە سینەما ئەو ڕەش و سپی بوو سینەما تورکی دا یلماز گونێ ئەو سەناریۆی فیلمێ نویساند بوو و هەروەها ئەکتەری کرد بوو ئەو فیلمە مەسەلا پشتی حدودların قانونun 30-40 سال belki 100 film derhenlerin Kürt çekir ser sinora. Ser kaçakçı tu avtıştana yani Yılmaz Güney gelek tiş beri mehamiye gotu bu yani jboje hem hoşbaxtxana hem dikarim bejin naveki vak Yılmaz Güney bavi sinema Kürdiye. Çünkü em gışk hawl dedin hobigine asti Yılmaz Güney o Yılmaz Güney سینما ترکی دا شورشک چکر بس بو بنگه گلک سالام جی بو سینما کردی دانی بله هەڵبەت یڵماز گونەی من حەزەکەم لە بەرنامەیەکە زۆر بە درێژی لەگەڵ کەسانێکی وەکو تۆیە کە لە نزیکەوە شارەزای کارەکانین و شارەزای شێوەی کارکردنین قسە بکەین بەڵام حەزەکەم ئەم راپۆرتە ببینین بابەتێکمان ئامادە کردووە دوایی بەردەوام بین لەسەر قسەکردنەکە فەرموو ئیلۆن ماسک خاوەن کۆمپانیای تێسلا و سپۆنسەری دروستکردنی فیلمێکی سینەماییە لە بۆشایی ئاسمان کە تیایدا تۆم کروز ڕۆڵ دەبینێ. لە ئێستادا کۆمپانیا گەورەکانی دروستکردنی فیلمی سینەمایی لە ئەمریکا و رووسیا لە کێبڕکەی دروستکردنی فیلمن لە بۆشایی ئاسمان. وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوینیش بە هاوکاری حکوومەت و کەرتی تایبەت خەریکن پەیامی ئابووری سیاسی و کولتوری وڵاتەکەیان لە ڕێی فیلمەوە دەگەن ناگوێی جیهان. لە دەوروبەری هەرێمی کوردستان سووریا کە سەردەمێک یەکێک لە جەمسەرە سەرەکیەکانی بەرهەمهێنانی فیلم لە جیهانی عەرەب بوو بەهۆی جەنگ و ئاژاوە ناوخۆیەکانی ناوبانگی جارانی نەماوە. بەڵام دوو وڵاتی تورکیا و ئێران گرنگیان بە گەشەکردن و پێشخستنی فیلم و سینەما داوە و تورکیا ئێستا دووەم جەمسەرە لە دروستکردنی زنجیرە دراما لە جیهاندا و پاش ئەمریکا دروستکردنی زیاترین زنجیرە درامای جیهان بۆ تورکەکان دەگەڕێتەوە. لە مێژووی سینەمادا یەکەمین فیلمێک بە فەرمی بۆ بینینی پارە لە بینەرەکانی وەرگیرا لە گراند کافەی پاریس نمایشکرا. بەڵام ئەمریکیەکان ویستیان لەم بوارەشتا پێشەنگ بن چونکۆ گەشە پێدانی پیشەی سینەما لە بواری ئابووری و سیاسیەوە بۆ وڵاتران استراتژیەکی درێژخایەنە و وەکو بنەماکانی دەوڵەتداری سەیری دەکەن. یەکێک لە هۆکارەکانی گەشەکردنی سینەما لە هەر شوێنێک بوونی بازاڕی سینەمایە واتە لەگەڵ توانا و هێزی مرۆیی و بەدەستهێنانی خەڵاتی جیهانی لە فێستیڤالە ناسراوەکانی جیهان دەبێ بواری ئابووری فیلمسازی گرنگی پێ بدرێت و بازاڕی ناوخۆیی و دەرەکی بۆ بدۆزرێتەوە. جیا لە حکوومەتەکان کۆمپانیا و کەرتی تایبەت ڕۆڵی سەرەکی لە بەرەوپێشچوونی پیشەی سینەما دەگێڕن. ئەگەر سەیرێکی مێژووی سینەما بکەین دەبینین ژۆرژ ملیەس بەدانانی کۆمپانیای ستار فیلم توانی ناوبانگێکی جیهانی بۆ خۆی لە فەڕەنسا و ئەمریکا تۆمار بکات. پاشان لە ساڵی 1970 پارافراژی کردە کۆمپانیایەکی نێودەوڵەتی بۆ دروستکردنی فیلم. ئەگەرچی دواتر ڕکابەرێکی مەزنی بە ناوی شارڵ پاتە بۆ دروست بوو کە لە ساڵی 1930 تا 1970 دەستی بە سەرپەخشی سەرجەم فیلمە سینەماییەکانی ئەوروپا و ئەمریکادا گرت و لە ساڵی 1970 دوو هێندەی ئەو فیلمانەی ڕەوانەی ئەمریکا کرد. بۆیە قازانجی ئەم کۆمپانیایە لە کارگەی دروستکردنی قەوانی خاو بۆ فیلم بڵاوکردنەوە نمایشی فیلمەکان و فرۆشی ناوهۆڵەکانی سینەما و لەو سەردەمەدا گەیشتە لووتکە. لە ساڵی 1910 بەدواوە کۆمپانیای گومون بە یارمەتی دەرهێنەرێکی ناسرا و خۆشەویستی وەکو فوبیاد پێش هەموو کۆمپانیاکانی ترکەوت. بەڵام کۆمپانیاکانی فیلمسازی لە ئیتالیا و دانیمارک زۆر گەورەتر دەرکەوتن. ئەگەرچی جەنگی یەکەمی جیهانی گورزی جەرگ بڕی لە کۆمپانیاکانی دروستکردنی فیلم لە ئەوروپاوە شاند. بەڵام فیلمی کۆمپانیا ئەمریکیەکان تا دەهات بازاڕەکانی فەڕەنسا و ئەوروپای زیاتر داگیر دەکرد. لە ساڵی 1914 نزیکی لە 90 فیلمە پەخشکراوەکانی جیهان لە فەڕەنسا دروست دەکران. بەڵام لە ساڵی 1928 ئەو ڕیزبەندیە گۆڕانی زۆری بەسەرداهات و لە 1985 سەرجەم فیلمەکانی جیهان لەلایەن کۆمپانیا ئەمریکیەکانەوە بەرهەم دەهات. لە ساڵی 1913 بەدواوە زیاترین فیلمساز ئەمریکیەکان ڕوویان کردە دەرەوەی شاری لۆس ئانجلس سەربە ئیالەتی کالیفۆرنیا و شوێنێکی گەورەیان کردە ستودیۆیەکی مەزن بۆ دروستکردنی فیلم بەناو هۆلیوود کە بە مانای دارستانی پیرۆزە
بەو جۆرە مەزنترین ستۆدیۆی فیلمسازی جیهان دامەزرا. کۆمپانیا سربەخۆکانی فیلمسازی لە کالیفۆرنیا بوونە خاوەن ئازادی زیاتر بۆ ئەفراندنی هونەر لەگەڵ دیمەنی ڕازاوە و کەش و هەوای گونجاو کە بە درێژای ساڵ دەیانتوانی وێنە بگرن و فیلم دروست بکەن. لە دەوروبەری لۆس ئانجلس ستۆدیۆی گەڕۆک بنیاتنرا تا فیلمسازەکان لەژێر هەتا و کەش و هەوای ئازاد فیلمەکانیان دروست بکەن. دواتر فیلمسازی حکوومەتەکانیش دەرکیان بە دۆخی لەباری کالیفۆرنیا بۆ دروستکردنی فیلم کرد و لە وەرزیزستان ڕوویان کردە هۆلیوود. بەو جۆرە شۆڕشێک لە بەرهەمهێنانی فیلم بە ناوی فیلمی هۆلیوودی لە جیهان بەرپا بوو کە تا ئێستاش بازاڕەکانی سینەمای جیهانی بەناوخۆیەوە خۆڕ کردووە. وەک چۆن ڕاستی مێژوویەکان ئاشکرای دەکەن کە گەشەکردنی فیلم لە جیهان بەبێ بوونی کۆمپانیای تایبەت بە سینەما و فیلم و بودجەی کەرتی تایبەت نەدەگەیشتەم قۆناغا، لە کوردستانیش بەبێ پشتگیری کەرتی تایبەت و لەدایکبوونی کۆمپانیای پرۆفشناڵ و داهێنەر بۆ سینەما و هونەر فیلمی کوردی لە شوێنی خۆی دادەمێنێتەوە و ناتوانێت باڵەوازە بێت. بەڵێ کاک مەمەد، ئەوەی کە گرنگە بۆ ئێمەی کورد ئێستا بەرهەمهێنانە بەرهەمهێنانی فیلمی زۆر. چی بکەین بۆ ئەوەی کە بازرگانەکان باوەڕ پێ بکەین، قەناعەت پێ بکەین کە پارەکانیان بخەنە ناو بازاری فیلمەوە؟ بخوا نەهێسانە توزانێ ئەوە شۆڕەشێکە ئەو پێویستە کۆمەلگایی پێویستە جوواکی و هەروسا بە ڕەوشە کوردان وەگرێت دەبینیم کورد پر فێری ڕاوێ بوونە، یعنی سەر ئاخا خۆ زۆر ئینڤستی ناکرد. یعنی مەسەڵ کوردستانە باشوور دەبینی هەزاران گەنج دڕەڤن وێ دەرێ ئیشی هەیە کارجێ بەس دەڕەڤن دچن بۆ ئەوروپا یان دچن ئەوێ ji بۆ ئەوێ کورد دەولەمەندێ کورد هێن نەبوونە بورژووە بەس کەسێ خودی پارە خاوانێ پارە هەنە بورژوازی نینە کورداندا مشکلە هەری مەزنەوە چونکی بورژووا کەسێ بورژووا دەولەتە دروست دکەن هونەر دروست دکەن سینەما دروست دکەن یعنی ئەو کەسێ هەر کەسێ پولدار ئەو نایە وێمانێ ئەو یەکی بورژوازە یانجی مێژکێ نەتەوی زۆر کێمە دەولەمەندی کوردە یعنی کوردێک من زۆر دەولەمەندی کورد دناسم یعنی حاضرن شەوێکیدا ئەم بێژن حەفلەیەکی چێکن $100,000 سەرفی بکەم بەس بیری ناکە یعنی بچە وێنەیەک بکڕە مەسەڵ تابلۆیەکی نقاشی بکڕە ئەف فەرقە بورژوازیە کوردی و یا ئەم بێژن وڵاتی دەر و دۆرێمە یێ ئەوروپی یعنی ئەدوێژم دەبێ ئەو بڤە یعنی دەبێ نقطێدا تەلەڤیزیۆنە کوردی دەبێت دەورێک gelek mühim heye. Çünkü Kurda giş çaviyan televizyon heye, televizyonu velatê cînarin jî. Yani divê ew bikin, divê taybet seryalê ew kalîte û berz bên çêkirin. Hêdî yani bazarekin navxwî durust bibe. ماوەیەکە بەنیازیت زنجیرە درامای مینیسیریەس زنجیرە درامای کورد دروست بکەن ئەمە چۆنە؟ وەڵا ئێمە ئەڵمانیا کامپانیەک دویام کامپانیمە دروست کرد بەس ئەم دراما دروست بکەم بۆ مەدیومی ئەم بێژم بۆ شەبەکەی مەزنیە ئەمریکی و ئاڤروپی تایبەت بۆ نتفلیکس HBO دیسنی پلاس و ئەو ساڵا بێ یەکەم سەریال ئەم بۆ شەبەکەی نتفلیکس دروست دەکەن ئەوە سەر نفشا دویەم گەنجێ کورد یە ئەڵمانیا درامایە چێوەستکەن ژیانە دەرهەنەرێکی کورد ئەو خوشریکی منە بۆ وێ کامپانیەدا حوسێن تاباک کوردێکی باکوورە بە سەر گەنجیاتیاوی و هەندە گەنجێ ئێزدیە هەنۆفەر و باژارێ ئەوێ سەلە دژین وێ دەرێ پشتی وێ سەریالێ ئەس باوەر دکم ئەمێ بێتر ئەو بکەن
بازار سریال دا هول بدن تمای کردی بینه اکران دا والله ئەی بەنیاز نین مەسەرەن هەمان ئەو شێوە کارکردنە لە کوردستانیش کاری تیا بکەن هێوی دارم کوردستانی بە حقیقت ئەو بەرنامەیەکی حکوومەتێ ئەم بێژم بەری هەرتشی پێویستە وەزارەتی ڕەوشەنبیری دەبێت دەرفەتی دروست بکە بۆ فیلمچێکەرێن کورد بکاربن سریالا دروست بکن یعنی ئەوە مناسەفەیەکی ینی کۆمپیتیشنێکی نەحەقە ئەم بێژن سریالێکی ترکی 20 میلیۆن دلار بێچێکردن سریالێکی کوردی 100,000 دلار و تو گەلوان کۆمپیتیشن بکە نە ئەوە بەراوردێکی حەقیە هیچ هەنگاوێکە ناوە وەکو خۆت وەکو کۆمپانیاکەت هیچ هەنگاوێک محاولەیەکە کردووە کە لە کوردستانیش کۆمپانیایەک دروست بکرێت وەڵە نە بەس ما گەل دەرهێنەرێن کورد و یە وەک شەوکەت ئەمین کورکی وەک حوسێن حەسەن ئەم کار دکن و ئەو هێویدارم پێشە ڕۆژێدا مەسەڵە گەل شەوکەت گەل حوسێن حەسەن ما هەندێک پرۆژە هەنە هەڤڕا هەندێک سریالên کوردیژی ئەو بکەن هەڵ بدەن چێ بکەن کاک مەمەد ئاشکرایە کە مەسەلەن تۆ هەم وەکو سیناریۆ هەم وەکو دروستکردن وەکو دەرهێنان هەمیش وەکو پرۆدیوسین بەرهەمهێنان لە دایان فیلما کارە کردووە ڕەنگ بێت ئێستا یەکێک لە بینەرەکان پرسیاریەوە بکات ئێمە لە کۆ کارەکانی کاک مەمەد ببینین بخوا ئەوە پرۆبلەمێکی گەورەی سینەما کوردیە یعنی فیلمێ مە هەموو فیلمێ مە چێکردن هەموو تەلەڤیزیۆنی ئاوروپیدا هاتە نیشاندان مەس تەلەڤیزیۆنێک کوردی وەختێ پرستێ سەر نیشاندنا فیلمێ کوردی یانجی تو فیلمێکی بخوازی بدی واندا دوێ مە بچەنینە ئەم مافی ئەو فیلمە بدم نیشان بدە بەس بۆ چه بچە هەیە بۆ هەموو سریالێ ترکی سریالە عەرەبی ئەم نزانن یعنی کێماسی هەری مەزن ئەس دەبێژم تەلەڤیزیۆنێن کوردیە چونکە چاوێک هەموو خەڵقێ مە بینەرێ کورد ڕاستە تەلەڤیزیۆنی کوردی ئەی وەکو ئۆنلاین وەکوی کە مەسەن لە وێبسایتێک بخوا ئەو پرۆژە هەیە ئەو گەلک گەلک مهمە ینی ڤیدیۆ ئۆن دەماند دەبێژن ینی وەک شەبەکەک ئەم بێژن وەک نەتفلیکس یان وەک ئەو وەک دیسنی یان HBO ینی دەبێ ئۆنلاین تو سیستەمێک دروست بکی خەڵق بکارە ببە ئەندامی وێ دەرێ بینەر ببە ئەردنامی وێ پرۆژێک وسا هەیە ئەم سەر کار دکن جارێ زووی ئەس بەسی ئەو بکەم هێویدارم چێوە یعنی ئەم بکارن هەموو فیلمێ بەس فیلمێ خۆت تەنێ نا یعنی فیلمێ هەموو بەرهەمێن کوردی ئەم بکەن وێ شەبەکێدا دوا پرسیارم حەزەکەم بەوە کۆتایی پێبێنم کە ئایا دەوترێت کە بەرهەمهێنەر یان دەرهێنەر کاتێک بەرهەمەکەی خۆشەوێت کە ئەوە بێت کە خۆی ئەیەوێ تۆ گەیشتووی بەمەی کە فیلمێک دروستکەی ڕێک ئەوە بێ کە بە دڵ ئەتەوێت بە حەقیقەت بەڵێ یعنی ئەو تایبەت ئەو فیلمێ ئەس سەناریۆی وان خۆ دنویسم ئەو هەموو چیرۆکانش دڵتێن ینی بە خۆ پەرچێک ژیانە منە یان پەرچەیەک ژیانە کەسی ئەس ناس دکم یاوانە بەس vêgavê eger tu pirs bikî bêjî sînema cîhanê vêgavê bazara sînemayê çi dixwaze yani bêhtir sînema Kurdî de valayek mezin heye me janre nînin yani me bêjin janreya action janreya komedî janreya bêhtir sînema Kurdî sînemekî belgeyî ye janre trajediye yani divê ji wê ew pêwîst e heta em bêjin jiyana me de trajedî heve yê her ew e tesîra wê sînema yê bike bes em divê janreyê nû tecrübe bikin taybet janreya em bêjin komedî gelek mihîm e yani komediyeke
بكاليته بواسطه بلند اوه قالك مهمه يعني فيغا بگشتی سینما جهانی داشتی ژانر کمدی هر تم اشتکه یعنی ژانر پلیسیه ام به سوسپانس یعنی اویتشتی او به ژانر پلیسیه و گریدایی گلک کار دکه یوادارین او برهمانش ل ڕێتۆ ببینین هەمووکو بەرهەمهێنان هەمووکو نووسین زۆر سپاس دووبارە بەخێر بیت بۆ پرۆگرامی سپاس دەکەم دەست خوشی وە دەکەم زۆر سپاس کارێ ئەگەر شتێکە هەیە سپادەویدارم هەمووش باشتر زۆر سپاس خۆشەویستان لێرەدایینە و کۆتایی ئەم بەرنامەیەش هەر شاد و سەرفراز بن.